ئامادەبوانی بەڕێز بەیانیتان باش بەخێر بێن بۆ دووەمین ڕێوڕسمی ڕاگەیاندنی ڕیزبەندی زانکۆکانی هەرێمی کوردستان. ئێمە ئەمڕۆ لەم بارودۆخە هەستیارەدا کە هاوکاتە لەگەڵ ئۆپەراسیۆنی ئازادکردنی شاری مووسڵ و بە بەشداری ئەزیزان و ڕۆڵەکانمان لە هێزی پێشمەرگەی کوردستان کۆ دەبینەوە. لەبەر ئازایەتی و قارەمانەتی ئەوانە کە ئێمە لێرە دەتوانین بە ئازادی و سەربەرزی ئەرکەکانی خۆمان ڕاپەڕێنین و بەردەوام بین لە خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان. ئێمە ئەمڕۆ بۆ بەدیهێنانی ئەرکێکی زانستی و نیشتیمانی گرنگ کە ڕاگەیاندنی ڕیزبەندی زانکۆکانی هەرێمی کوردستانە کۆبووینەتەوە. خۆشبەختانە ئەوە 2 ساڵە وەزارەتی خوێندنی باڵا بە پۆلێنکردنی زانکۆکان و ڕیزبەندیکردنیان کەشێکی کێبڕکەی تەندروست و زانستی لە نێوان زانکۆکانی هەرێم خوڵقاندووە کە جێگای هیوا و دڵخۆشیە. بەڵام ڕیزبەندی زانکۆکان تەنها نمرە پێدان و پۆلێنکردن نییە، بەڵکو پشت بە پێوەری جیهانیەکان پرۆسەیەکی زانستیە کە بەرەنجامی هەڵسەنگاندن و چاودێری و وردبینیکردنی کۆڵەتی و ئەدای زانکۆکانە و دوجار زانکۆ سەرکەوتووەکان هان دەدات پارێزگاری لە پێگەی خۆیان بکەن و ئەوانش کە بە هەر هۆیەک پلەی مامناوەند و نزمیان بەدەست هێناوە دەخاتە بەردەم ئەرک و پێداویستی بۆ بەدوادا چوون و هەڵدان بۆ گەشە سەندنیان. لە دنیادا نەک تەنها زانکۆ بەڵکو هیچ پرۆسەیەکی زانستی و ئاکادێمی و مۆدێرن بەبێ هەڵسەنگاندن و پێداچوونەوە نییەوە. هەڵسەنگاندن کۆڵەکەی گەشەسەندن و پێشکەوتن و دەرخستنی لایەنی باش و خراپە، خاڵی بەهێز و لاوازە، بەو مەرجەی بەپێی پێوەری زانستی و بابەتیەکان ئەنجام بدرێت و بنەماکانی لای کێبڕکێکارەکان ڕوون بێت. هیوادارم ئەم کێبڕکەیە تەنها لە کەرتی خوێندنی باڵا ئەنجام نەدرێت، بەڵکو لە ئایندەدا هیوادارم لە تەواوی پرۆسەی پەروەردەدا بێت و لەسەر ئاستی گونجاو و زانست هەموو قوتابخانیەکانی کوردستان بەم پرۆسەیەدا بڕۆن. نەکەرەوە لە زۆرێک لە وڵاتانی جیهاندا تەنها کەرتی خوێندن و خوێندنی باڵا نییە کە بەم پرۆسەیەدا دەچێت، بەڵکو زۆربەی کەرتی جۆرا و جۆرەکانی تریش هەڵە سەنگێنرێن. بێگومان مافی هاوڵاتیە ئاستی ئەو دام و دەستگایە بزانن کە خزمەتیان پێدەگەێنن. بەڕێزان، ئەوەی ئێمە ئەمڕۆ لێرین گفتوگۆیە لەبارەی ڕیزبەندی زانکۆکان. گرنگە تەنها زانکۆکان وەکو دامەزراوێکی ئاکادەمی پۆلێن نەکەین، چونکە تەنها ئەوە گرنگ نییە خوێنکارەکانمان چی فێر دەبن و چۆن فێری دەبن. گرنگە بزانین چی لەو ئەزمونە دەکەن کە لە زانکۆکانە بەدەستی دەهێنن. زانکۆ دەبێ خوێنکار ئامادە بکا بۆ قۆناغی دوای تەواوبوونی خوێندنیان، نەک تەنها فێرکردنی نەزەری، بەڵکو بە پراکتیکیش دەبێ خوێنکارەکانمان شارەزایی پەیدا بکەن لەو بارانەی کە لی دەخوێنن. بۆیە لێرەوە خۆشحاڵی خۆم دەردەبڕم بۆ بەشداری و هەماهەنگی زۆرینەی ئەو زانکۆانەی کە لێرە ئامادەن ئەمڕۆ لە بەرنامەی ڕاهێنانی تواناکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە لە وەرزی هاویندا ئەو خوێنکارانەی کە لە زانکۆکانە دەخوێنن ئەچن لە کەرتی تایبەت ئەوەی کە لە زانکۆکانە فێری دەبن بە پراکتیکی کاری لەسەرا ئەکەن. هیوادارم کە لە ئایندەدا بەرنامەی ڕاهێنانی تواناکان و هاوشێوەکانی و کاری پراکتیکی بەگشتی یەکێک بێت لە پێوەرەکانی هەڵسەنگاندنی زانکۆکانمان. لەو کاتێک کە ئێمە لە کابینەی 8 دەست بەکار بووین، چاکسازی وەزارەتی خوێندنی باڵا یەکێک لە ئەولەوێتەکانمان بووە. بۆیە لێرەوە بەناوی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران دەستخۆشی لە وەزیر و تەواوی ئەنجومەنی وەزارەت و ستافی وەزارەتی خوێندنی باڵا دەکەم بۆ ئەو هەنگاوانەی کە ناویانە لە پێناوی چاکسازی، بە تایبەت لە هەوڵەکانیان بۆ بەستنەوەی کەرتی خوێندن بە بازاڕی کار. کوردستان سوود لە خوێندکاری ژیر و بەهرەمەند نابینێت ئەگەر هەلی کاریان بۆ نەڕەخسێنرێت. بۆیە بەردەوامبوونی هەوڵەکانی وەزارەتی خوێندنی باڵا و وەزارەتی پەروەردە و وەزارەتی پلاندانان و بازرگانی و وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی و هەمەهەنگیان لەم بارەیەوە بەرز دەنرخێنین. هەنگاوی یەکەمیش لە پێناوی ئەم ئامانجە گونجاندنی پرۆگرامی خوێندنە لەگەڵ بازاڕی کاری ئەمڕۆمان.
تەرکیزی زانکۆکانمان دەبێت گونجاو بێ لەگەڵ پێداویستیەکانی کوردستان. ئەمڕۆ چیمان پێویستە؟ سبەی چ جۆرە شارەزایەکمان دەوێت؟ سەردەمێک هەر خوێنکارێک نمرەی بەرزی بوایە چاوی لە کەرتی تەندروستیە بوو. هەرچەندە هەمیشە پێویستمان بە پزیشکی باش دەبێت، بەڵام ئەمڕۆ بەقەدەر پزیشک پێویستمان بە چەند ئابووری ناسێکی شارەزا هەیە تاکو هاوکارمان بن لە داڕشتنەوەی سیاسەتێکی ئابووری گونجاو. ئەمە سەرڕای سەرجەم پسپۆڕیەکانی تر. کە باسی کوردستان دەکەین وەکو وڵاتێکی کشت و کاڵی، با ڕاستگۆ بین لەگەڵ خۆمان. ئایا زانستی ئەندازیاری کشت و کاڵیمان لە ئاستی پێویستە یان نە؟ لە هەرێمێکدا کە پڕ لە شوێنەوار و ناوچەی گەشت و گوزاری و دەکرێت ئەو کەرتە ببێ بە سەرچاوەیەکی گرنگی داهات بۆ بازاڕ و ئابووری کوردستان، چەند دەرچووی زانکۆمان لە بەشی مێژوو یان لە بەشی تری پەیوەندیدار دەتوانن مێژووی قەڵای هەولێرمان بۆ شەرحکەن بە پرۆسەیەکی زانستی. ئەمە جگە لە بوارەکانی تر کە گرنگن بۆ کوردستان وەکو نەوت و گاز و پیشەسازی سامانە سروشتیەکان. ئەرکی وەزارەت و زانکۆکانە ئەم پەیوەندیە لە نێوان خوێندنگاکانیان و بازاڕ و ئەولەوێتەکانی کوردستان بەهێز بکەن. بۆیە هیوادارم بەردەوام بن لەم ئەرکە قورسەتان. لە پاڵ هەموو ئەمانەدا دەبێ هەموو لایەک هاوکار بن تاکو هەیبەتی زانکۆکانمان وەکو شوێنی فێربوون و ناوەندی ئاکادەمی بپارێزین لە دەستێوەردانی حزبی سیاسی. دەبێت دوور بکەوینەوە لەسەر دانان و لادانی بەرپرسانی زانکۆ و پرۆفیسۆر و کەسانی ئاکادمی لەسەر بنەمای وەلایان بۆ ئەم حزبەیان حزبێکی دیکە. پارساڵ هەر لەم بۆنەیەدا باسمان لە ئەهمیەتی نەهێشتنی قبول مەرکەزی کرد و باسمان لە سیستمێکی جێکردنەوەی کرد کە چۆن خوێنکار بە ئارەزووی خۆی بەشی دڵخوازی خۆی هەڵبژێرێت. خۆشحاڵم کە ئەم ساڵ بە ڕێژەی 25% زانکۆکان سەرپشت کراون خوێنکاران لە دەرەوەی قبول مەرکەزی وەربگرن. پاش جێگیرکردنی ئەم مەبدەئەش دەبێت نەهێڵین واستە و واستەکاری ئەم هەنگاوە تێک بدات. لێرەشتا جێی خۆیەتی دەستخۆشی لە وەزارەتی خوێندنی باڵا بکەین کە لە ڕێی هاوکاریەکانی دامەزراوەی چەنیکا و دامەزراوەی ڕیزبەندی زانکۆکانی ئەڵمانیا و ئیتالیا بووەتە خاوەنی سیستمێکی ئێلکترۆنی کە سەرجەم داتاکانی زانکۆکان تێدایە و ئەم ئێلکترۆنیکردنەش کات و توانایەکی زۆرمان بۆ دەگەڕێنێتەوە. بۆمان ڕوونە کە لەم سەردەما سوود وەرگرتن لە تەکنۆلۆژیا نەک تەنها هۆکارێکە بۆ ئەوەی خێراتر ئەرکەکانمان جێبەجێ بکەین، بەڵکو ڕێگا چارەیەکە بۆ ئەوەی باشتریش ئەرکەکانمان جێبەجێ بکەین. ئەمڕۆ سەرباری کێشەی ئیداری و داراییەکانمان حکوومەتی هەرێم تا ڕادەیەک پشتی بەستووە بە تەکنۆلۆژیای نوێ تاکو حکومڕانیەکی دروستتر پێشکەش بە خەڵکی کوردستان بکەین. لە ڕێگای تەکنۆلۆژیا و بە پەیڕەوکردنی سیستمێکی بایۆمەتری بۆ تۆمارکردنی گشت موچەخۆری کوردستان، حکوومەت نەک تەنها کار دەکا بۆ ئەوەی دوو موچە و سێ موچەی نایاسایی نەهێڵێت، نەک تەنها دەتوانین موچەخۆری وەهمی نەهێڵین، بەڵکو دەتوانین میلاکاتی هەموو وەزارەتەکان چاک بکەینەوە. دەتوانین لە ڕێی ئەم بەرنامەی کە دەستی پێکراوە پرۆسەی پێدانی موچە لە پرۆسەیەکی دەستی و ئاڵۆز کە ئێستا هەندێک جار 27 ڕۆژ دەخایەنێت بگۆڕین بە پرۆسەیەکی ئێلکترۆنی کە بە کلیکێکی دوگمەیەکە موچەی موچەخۆران لە چەند ڕۆژێکدا ڕاستەوخۆ بنێرێت بۆ سەر حسابێکی بانقی ئەو موچەخۆرانە لە هەر بانکێک لە هەرێمی کوردستان. هەر بەم بۆنەیەشەوە داوا لە هەموو هاوڵاتیان و موچەخۆران و فەرمانبەران دەکەین کە بەشداریکردنی جدیان هەبێ لەم پرۆسەی تۆمارکردنی بایۆمەتری و بە ئێلکترۆنیکردنی موچە. ئەم بەرنامەیەکی استراتیجی نیشتیمانیە کە هەندێک کێشەی گەورەمان بۆ چارەسەر دەکات. کار زۆرە کە ئەنجامی بدەین، زانکۆش ڕۆڵی خۆی هەیە لەم ئەرکە پیرۆزانە. بەڵام ئێمە لێرە تێدەگەین کە بەهۆی قەیرانی دارایی و بایکۆتکردنی پرۆسەی خوێندنەوە ڕەنگە بەشێک لە زانکۆکان نەیانتوانی بێ ئەو ئاستە تۆمار بکەن کە لە خۆیاندا ڕادەبینن. بەڵام ئەبێت ئەم پرۆسەیە هانیان بدات بکەنەوە کێبڕکەیەکی بەهێزەوە.
ئەوان بۆ بەرزکردنەوەی توانای زانستیەکان هەوڵ بدەن و ئێمەش لەڕێی چارەسەرکردنی گرفتی دارایی و تێکشکاندنی ئاستەنگەکانەوە هاوکاریان بین. هەمومان دەزانین کە بەشێک لە نمرەکانی ئەو ستانداردە جیهانیە بۆ ڕیزبەندی زانکۆکان پشتی بێبەسراوە لەسەر بنەمای ئەو جم و جۆڵ و چالاکیانەیە کە خوێنکاران دەیکەن. بۆیە داوا لە هەموو زانکۆکان دەکەم هەوڵ بدەن خودی خوێنکار بکەنە سەنتەری پرۆسەی خوێندن. من دڵنیام کە هەزاران خوێنکاری لێهاتوو بەهرەمەندمان هەیە کە تەنها پێویستیان بە دەستگرتنە بۆ ئەوەی لێهاتووی خۆیان لە هەموو بوارەکاندا بسلمێنن و ببنە کۆڵگەی بەهێزکردنی ئایندە. لە کۆتاییدا هیوادارین زانکۆ سەرکەوتووەکان لەسەر لووتکەی سەرکەوتن پاڵ نەدەنەوە و ئەوەیان لەبیر بێت کە لە سەرکەوتن گرنگتر پارێزگاریکردنە لەو سەرکەوتن و ئەو زانکۆوەکانی تریش ئەم هەڵسەنگاندنە بکەنە دەرفەتێک بۆ پێشکەوتنی خۆیان و بەرزکردنەوەی ئاستی خۆیان. هەر شاد و سەربەرز و سەرکەوتوو بن. سوپاس.